والله ما كنت بكون ما كنت. من بۆ نوێژی بڵین نیوەڕۆ و ئەسر لە داوام ناتوانم بە جەماعەت بیکەم، بەڵام ئاینتر ئەتوانم، بەڵام بۆ نوێژی بەیانیە کێشەمەیەکە ناتوانم بە جەماعەت بیکەم. مامۆستا خەڵاسمە بۆ نوێژەکە ئایستا مامۆستا مەسەلەن لێرەگە 11 پیاو هەبێ لەوانێ بتوانم شەڕکەم لەگەڵیانە، بەس دوو لە ڕوتان وەڵای مامۆستا سەگێک ببینم ئەژنۆ مەشکێ ناتوانم. یعنی مامۆستا بۆ نوێژی بەیانی هەر بەخوا ناوێرم دەرگاکەشکەم بۆ بچم. لەکوێ دانیشی؟ وەڵا لە هەولێرم مامۆستا. لە هەولێر؟ ئارە وەڵا ئەقینە لەم شارانە نازانم بۆچی ئەم سەگانە چارەسەر ناکەن. وەڵای ڕاست دەگەی بە قورئان، ینی منیش بەیانیان ناتوانم بە پێ بڕۆمی لا ئەبێ بە سەیارە بڕۆم، چونکە سەگە بەڕەڵا ئەوەنە زۆرە. ڕاست دەکەی، بەس سیارەت هەیە؟ ناوەڵا مامۆستا کۆرم مزگەوتەکەش زۆر نزیکە، بەس بۆ خوا مامۆستا جورئەت ناکەم. سەگ و شێت زۆر مشکیلن، سەگ و شێت زۆر مشکیلن، یعنی ئەمانیان نییە، کات و سات نازانن، ئیتر لە ساعە سفرا خۆیانەکەن بە ژوورە. مامۆستا بێجگە شێتەکە ئەتوانی ڕێعاین خۆ ڕزگارکەی لە دەزی، بەس مزگەوتەکە تازە کراوەتە دەروکشتی دەشتە، یعنی بەهە شوێن دەرگایەکە بچیتە ژوورۆت لێتی، یعنی ئەوە کێشەکێ. بین خۆمان بێ منیش لە شێت و سەگ تۆزێ سڵەکەمەوە لەو دوانە. وەڵای مامۆستا من هەر فۆبیام بە سەگ و بە قازێ، ئەو دوانە بە ئەمری خوانە قاز زۆر لێترسم. وا سەلامەتت براکەم، ئینشاڵڵا عوزرت هەیە و مەعزووری خوای پەروەردگار زیاتر هیدایەتت دا موفقت کا براکەم. زۆر سپاس مامۆستا گیان، دڵمانت خۆش، دڵت خۆشکە چاوەکەم. یاخوا دڵە خۆش مامۆستا گیان. برای شیرینم، برای شیرینم چاوەکەم.